ئەم ناوەندە ئەمڕۆ لە ڕۆژی جیهانی ئۆتیزم ئەکرێتەوە بە خۆشحاڵیەوە ئینشاءڵڵا بێتە ناوەندێک بۆ گەڕانەوەی ژیان بۆ زۆرێک لە مناڵە ئۆتیزمەکان کە دایک و باوکیان هیچی وایەکیان نەماوە. بەخێر بێن بۆ مەراسیمیکردنەوەی ناوەندی پەپولەکانی کوردستان بۆ تواناکانی ژیان کە لەلایەن بەڕێز ئامان جەمال کراوەتەوە و لەسەر ئەرکی خۆی وەکو کارێکی خێرخوازی نمونەی زۆر بێت. بە گرنگم زانی سەنتەری پەپولەکانی کوردستان تایبەت بە مناڵانی ئۆتیزم بکەینەوە. وەک دەزانن مناڵانی ئۆتیزم بە ڕێژەیەکی بەرچاو ڕوو لە زیادبوونە. ئەم زیادبوونەش هەمووان دەخاتە بەردەم بە پرسیارەتی گەورە و کە هەرچی زوو هەوڵی چارەسەرکردنیان بدرێت و جارێکی دیگە لە ڕێگای ڕایەنان و پەروەردەکردنیان بیانگەڕینەوە ناو ژیانی ئاسایی و بیانکەینەوە نەوەیەکی بەسوودی کۆمەلگا. بەڕێزان ئێمە بیر لەوە دەکەینەوە کە لە داهاتوودا ئەم پرۆژەمان بەرفراوانتر بکەین و هەوڵی ئاسانکاری بدەین بۆ کردنەوەی ئەم سەنتەرانە لە سەرجەم شار و شارۆچکەکانی دیکەی کوردستان و بە تایبەتی لە هەولێری پایتەخت و زۆر لە لامان مەبەستە تەنها و تەنها مناڵی هەژار و کەم دەرامەت لەم پرۆژەیە سودمەند بێت. لەم ڕۆژەیە پیرۆزبایی لە هەموو مناڵانی توشبی ئۆتیزمەکەم و دەستی ماندووبوونی دایک و باوکە دڵسۆزەکان ئەکشم و زۆر خۆشحاڵم کە لەم ڕۆژەیە کە توانیمانە لەو ماوەی مودەی کە لەبیسەری کۆمەڵە بووم توانیمانە کە بە هاوکاری ئەم خێرخوازە بە ڕێزە کاک ئەمانج هاوکاری بم لەکردنەوەی ئەم سنتەرە پیرۆزە کە لای ئێمە زۆر پیرۆزە دەستخۆشی لێ یەکەم سوپاس یەکەم کە هەمیشە بەدەم داواکاریەکانی ئێمەوە هاتووە هەموو کات لە داواکاریەکان لە مقابلەکان داوای ئەوم کردووە کە سنتەرێک یەک سنتەر زۆر کەمە بۆ سلێمانی لە ئاست محی خێزانەکانی و ڕێژەی توژوانی ئۆتیزم ڕۆژ لە زۆربوونایە ئەم خێرخوازە بە ڕێزە کاک ئەمانج بەدەم داواکارەکەی ئێمەوە هاتوو ئەم سنتەرە جوانی پێشکەشی مناڵانی توژبی ئۆتیزم کردووە لەم ڕۆژەشا پێشکەشی کردن سوپاس یەکەم کردنەوەی ئەم سنتەرانە سوودێکی زۆر باشی هەیە بۆ توژوانی ئۆتیزم چونکە لەبەرەوەی هەر مناڵێکی توژبی ئۆتیزم کە لە ماڵەوە بەداخەوە کە لێرە و لەوێ ئەیبینیت کە مناڵی توژبی ئۆتیزم لە ماڵەوە سجنیانەکەن لە چوار دیوارەیان ئەیان بەستنەوە کە زۆر شتێکی نەشیا و نەخوازراوە ئەمە کە هێنانیان ئەو ناڵانە بۆ ئەم سنتەرانە بۆ ئەم ماڵەی خۆیان جارێکی کە ئەم ناڵانە بەرگێکی نوێیان ئەکرێتەوە بەبەریانە ئەم ناڵان جارێکی تر ئەتوانن بێنەوە ناو ژینگە بەبێ بەهینی ڕاهێنان هاوکاری ئەکرن لە بەسیترین شتیانەوە تا گەورەترین شت فێر ئەکرن تاوەکو مناڵە پێداویستەکانی ڕۆژانەی خۆی بتوانێت تەعاملی لەگەڵ کاو بەبێ هاوکاریکردنی دەوروبەری ڕۆژەیەکی خێرخوازی قازانجنەویستە کە لەلایەن زۆر بەڕێز کاگامانجەوە کە ینی هەرکاتەوە پورزای خۆشم ئەنجام دراوە کە بڵین ئامانجی ئەم پرۆژەیە بریتێ لەوەی کە هاوکاری منداڵان بکە بۆ منداڵانی ئۆتیزمە سنتەرێکی کردوتەوە بەبێ ئەوەی کە هیچ قازانجێکی مادی هەبێ ئەم سنتەری کردوتەوە کە زۆر بە خۆشحاڵیەوە سەرمایەدارێکە لە وڵاتی بەریتانیا ئەژی بەڵام بۆ هەمیشە دڵی لە لای نەوەکانی کوردستان بۆ هەمیشە دڵی لە هەر چوار پارچەکی کوردستان بۆ لە هەر شوێنێکە کورد پێویستی بوو بێت ئەم کۆمەکی کۆ کردوتەوانێ و ئەشمەوێت لە لایەکی ترەوە زۆر سپاسی کوردانی وڵاتی بەریتانیا بکەم کە ئەوەندەی من ئاگادار بم لە هەر شتێکا لە هەر بابەتێکا کاتێکە بەسەر کووردا هاتووە ئەمان بە گیانێکی خۆبەخشانات چۆن توانیویانە هاوکاری کۆبکەنەوە بیگەنە سەرجەم شار و شارچەکانی کوردستان و ئەم پرۆژێش لە زمانی ئەوەیە کاگامانج لە ساڵانی ڕابردوشدا کاری لەسەر منداڵانی بێسەرپەرشتی کردو و پێداویستی تایبەتی بۆ کڕیون و چەندین پرۆژەی تری خێرخوازی ئەنجام داوە ئەم پرۆژێش لە شاری سلێمانیا لە ئێستادا کراوەتەوە و هەدەفیانە لە شارەکانی تر لە شار و شارۆچکەکانی تریش ئەم پرۆژەیە بکرێتەوە ئینشاءڵڵا گەورەتر بکرێت و داوام لە سەرمایەدارانی کوردستان هەیە کە بەم جۆرە پرۆژە ئەنجام بدەن دەستەوگیری هەژاران بن.